يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی بەڕێز، بابەتی ئەمجارەمان لە زنجیرە باسی ئاسانتر باسی جۆرەکانی شیفا دەکەین. ئینسان کاتێک کە تەندروستی باشە گەورەترین سەرمایە هەیە. زانایان فەرموویانە إن كان شيء فوق الحياة فالصحة. ئەگەر شتێک لە ژیان گەورەتر بێ، ژیانی ڕاستەقینە بێ و لە ژیان گەورەتر بێ تەندروستیە. بەڕاستی ئەو کاتی تۆ تەندروستیت باشە و لە حەپ و دەرزی و ئازار بە دووری، ئەوە ژیان و لە سەر و ژیانەوە خوا پێی بەخشیوی. وإن كان شيء مثل الحياة فالغنى. ئەگەر شتێک وەکو ژیان بێ و یەکسان بێ بە ژیان دەوڵەمەندیە. بەڕاستی ئینسان ئەو کاتەی دەوڵەمەند بوو، محتاجی دەستی خەڵک نەبوو، دەستی بەخشندەی هەبوو، دەستی وەرگری نەبوو، وەڵی دەتوانێت بڵێ ئەشهەدو بالله ئەوەندە ساڵە ژیاوە. ئەوە یەکسانە بە ژیانی ڕاستەقینە دەوڵەمەندی و بێ ئیحتیاج بوون لە دەستی خەڵکی کە دەبەخشی و سوپاس بۆ خوا وەرناگری. وإن كان شيء فوق الموت فالمرض. ئەگەر شتێک لە سەر و مردنەوە بێ، لە مردن ناڕەحەتتر بێ، نەخۆشیە. ئەو کاتێکی ئینسان نەخۆشە چەند جار خۆزگە بە مردن دەخوازێ. وإن كان شيء مثل الموت فالفقر. ئەگەر شتێک یەکسان بێ بە مردن، هەژاریە. ئەو وەختێکی ئینسان هەژارە، پێداویستەکانی ژیان تینیان بۆ هێناوە، نازانێت سەر بە دەرگای کێوە بکات، نازانێت پەنا بۆ کوێ بەرێ، گیرفانی بەتاڵە کە گیرفان بەتاڵ و باوەڕتان بێ بەڕێزان عەقلیش بەتاڵ دەبێ، دڵیش بەتاڵ دەبێ، هۆش و فکر لەسەر عیبادەتیش لا دەچێت. ئەو کاتە ئەگەر ژیانێک یەکسان بێ بە مردن، ژیانی هەژاریە. ژیانی هەژاری گەلێک ناڕەحەتە. بەڵێ تەندروستی سیحەت لە سەر و ژیانەوەیە، ژیانی ڕاستەقینەیە. بەڵام نەخۆشیش ڕوو لە هەموو مرۆڤێک دەکا. کەم کەسێ لە ژیانە ڕۆژگارێک نەخۆش نەبوو بێ. نەخۆشی جاروبار بەڕێزان سوودی زۆرە. ئەگەر کەسێک لە ژیانیان نەخۆش نەبوو بێ، ئەبێ لە خۆی بترسێ. هەر کەسێک لە ژیانیان بە حەیاتی دکتۆرم نەدی و ئەوەی یەک نەخۆشی بەسە، دڵنیا بە لە یەک جارە دەیخەو کۆتایی بە ژیانی دێنێ. بۆیە جارجارگە ئینسان نەخۆشێکی سووک دەگرێ، هەڵامەتێک دەگرێ، ئازارێکی بۆ دێ شوێنێکە، ئەوە بە ئاگابوونەوەیە. خڕۆکە سپیەکانی لەشت بە ئاگا دێنەوە، جیهازی مەناعی لەش بەهێز دەبێت. تۆ بەو دوو سێ ڕۆژ نەخۆشیە خوای گەورە لە نەخۆشی گەورە دەتپارێزێ. بۆیە ئەو کەسانی کە قەت نەخۆش نابن، یەک جاریان بەسە، جاری ئەوەڵی جاری ئاخری ژیانیەتی، کۆتایی بە ژیانی دێنە، کۆیلەی مێژگی دەسووتێنێ. ئینسان کاتێک کە نەخۆش بوو، پەنا بۆ چی بەرێ؟ پەنا بۆ دەرزی و دەرمان بەرێ. کارێکی زۆر بە سوودە ئینسان بچێتە لای دکتۆر، نابێ ئینکاربی. دوای ئەوە جۆرەکانی شیفا، دوای عیلاجی دەرزی و دەرمان ئەمانن، یان پێش عیلاجەکەش ئەمە بەکاربێنی. ئەدوعا، جۆری یەکەمی شیفا داواکردنە لە خوای پەروەردگار کە ئەشافیە شیفای نەخۆشیەکەت بدا. ئەو کاتانی کەوا نەخۆشی و ئازار تینت بۆ دێنێ، موسڵمانی بەڕێز، بڕۆ ژوورێکەوە، دەرگاکە پێوەدا، با کەس ئاگای لێن نەبێ، دەست نوێش هەڵگرە و دوور کات نوێش بکە، کە سەلامت بدایەوە بڵێ یا ڕەبی لەیسە لی سیواک، خوای گیان من کەسم نییە تۆ نەبێ، خوایە خۆت بەهانامەوە وەرە و ئەم ئازارم لەسەر سوو بکە، شیفای ئەم نەخۆشیەم بۆ بنێرە. خوا زۆر زۆری پێخۆشە کە بەندەکەی ئاوالی پاڕێتەوە بە زەلیلی و دەستی بەندایەتی بۆ بەرزکاتەوە، دڵنیا بە ئەو دوعات ڕەت نابێتەوە و دوعاکەت وەردەگیرێ. خوای گەورە باسی حەزەتی ئەیوب پێغەمبەرمان بۆ دەکا، نەخۆشیە سەختەکەی ئەیوبمان بۆ دەژێڕێتەوە کە بەڕاستی ئازارێکی بێ حەد و حدودی هەبوو. حەزەتی ئەیوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، ئاوا لە خوا پاڕایەوە، ربي أني مسني الضر وأنت أرحم الراحمين. خوايا آزار زوري بو هناو گەیشتە تینم، ئازار بەدڵم گەی ئەی پەروەردگار، تۆ بە بەزەیترینی بە بەزەیانی، ئیتر درێژی نەکردەوە.
خوای خۆت ئاگەر لە حاڵمە ئازار زۆری بۆ هێناوم تینم بۆ هاتووە خوایە تۆ لە هەموو کەس بە بەزەیت پێم دابێتەوە سبحان الله ئەو کاتانی کە تۆ وا دەزانی دەرزی و دەرمان نەماوە وڵاتێک نەماوە چارەسەری تۆی لێبێ لەوا شیفاکە بەم دوعا خێرانەی خۆت لە پەنا قاشتەوە بێ لە پەنا سەرتەوە بێ خوای گەورە نەیفەرموو ئەیوب بڕۆ بۆ فڵان وڵات و حەکیمێکی لێیە و چارەسەرت بکە خوای ئەرحەم الراحیمین و بەزەیترینی بە بەزەییان هاتە وەڵام بۆی فەرمووی بەدەنگتەوە هاتم ئەیوب دوعاکانتم گیرا کرد قاچێک بەو قاچە لاوازە نەخۆشانە تەوان قاچی نەخۆش زۆر لاوازە ئەوە دەبێت قاچی بۆ بشێری یەک قاچێک لەو عەرزەدا ئاوا پاژنەی پێی لە عەرزدا یەک ئاو هاتە دەرەوە فەرمووی هەر لەم ئاوە بخۆرەوە تەواوی نەخۆشیەکانی ناو سک و ڕیخۆڵە و مەعیدەت چارەسەر دەبێت خۆشی پێ بشۆ تەواوی جەستەت و شیفای پێستی پێدێ هذا مغتسل بارد وشراب ئاوێکی سەرد و فێنک و خۆش شیفا بەخش حەزەتی ئەیوب سبحان الله لە ئاوەکە خۆشت و بەسەری هەر لە بن قاچەوە هاتە دەرەوە قاچێکی ئەوا لێ کرد و کانێک هەڵقڵا ئەها بۆ خوا چەند ئاسانە تۆ وازانی عیلاجەکەی تۆ لە وڵاتان نەبێ ناکرێ کە خوای ئەرحەم الراحیمین دوعاکانی وەرگرتی و شیفاکەی ناد ئەگەر شەر نییە بۆ تۆ ئاو هەڵقڵێ وەڵا لەوە چێ مەعاون طبیەکی گەڕەکەت بێ سەر لێدا و یەک دەرزیت بۆ بکە ئەوەی کە تۆ تەوەقوع نەکردو خوای گەورە بیکا بە شیفا لەوە چێ خێزانەکەت پەرداخی ئاو داتێ و بسم الله لەسەر دەکەی دەبێتە ئاوەکەی ئەیوب و هەرچی ناوسکتە پاشی دەکاتەوە بۆ خوا گرانە نەبەخوا بۆ خوا زۆر ئاسانە بۆیە هەمیشە ئەی نەخۆشی بەڕێز هەمیشە پەنا بۆ سیلاحی دوعا بەرە بۆ چارەسەری دوعا بەرە جۆری یەکەم لە شیفا بریتێ لە شیفا بە دوعای خێر دوعا بکە زۆر لە خوای پەروەردگاری خۆت پاڕێەوە هەموو دکتۆرێک کە بەناوبانگ بێ عیادەکەی قەڵەباڵغە و سەرەی دەوێت دەچی سەرەدەگری کاتت بۆ دادەنێ مەوعید پارەدان چوونە ژوورەوە بینینی سکرتێر ناونووسین داخەڵبوونی ناوەکەت تەنها یەک کەسێکە شافیە کە لە دەرگاتدا سکرتێرم کردێروشتی وای نییە ذاتی خوای پەروەردگار سبحانه وتعالى دەرگای خەستەخانەی ڕەحمەت و قودرەت و لوتف و شیفات بۆ دەخاتە سەرپشت هیچ سکرتێرێک لەبینی تۆ خوادا نییە لە دەرگاکەی بدا دەرگات بۆ دەکاتەوە کەواتە خاڵی یەکەم چارەسەر بە دوعا جۆرەکانی شیفا یەکەمیان شیفا بە دوعا دووەم بە سەدەقە داووا مەرضاکم بالصەدەقە ئیمامی تەبەرانی حەدیثەکەی ڕیوایەت کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کە نەخۆشی تینی بۆ هێنا و ئازارت بۆ هات چارەسەری نەخۆشیەکانتان بکەن مسڵمانانی بەڕێز بە سەدەقە و خێر ئێوەی بەڕێز ئەوانی کە تەمەنێکتان هەیە هەموو لە بیرتانە باو باپیرانی ئێمە چیان دەکرد ئەرە کاکە لە لادەکانە خەستەخانە و عەمەلیات هەبوو هەر نەبوو هیچ نەبوو کابرا کە نەخۆش دەبوو حەیوانێکی دەکرد بە خێر و سەدەقەیەکی دەکرد و هەبوو دانولەیەکی دەکرد و هەندێک نۆکی دەکوڵاند و بەسەر ماڵانە تەوزیعی دەکرد خوای گەورە شیفاکەی دەنارد یەقینی هەبوو کە ئەم سەدەقەیە دڵخۆشکردنی خەڵک و تێرکردنی خەڵک خوای گەورەش دڵی تۆ خۆش دەکات داووا مەرضاکم بالصەدەقە نەخۆشیەکانتان چارەسەر بکەن ئێو کەسانی کە دەسەڵاتتان هەیە بە سەدەقە و خێر دڵی خەڵک خۆشکە خوا دڵت خۆش دەکات چارەسەری سێیەم بە ئیستیغفار و تەوبە زۆر جار خوای گەورە کەسێک نەخۆش دەخا ئەم کەسە لە مەعسیەتا ڕۆچووە تووشی گوناه بووە لەشی ساغە و بێمنەت بێ شەرعی دەکا پارەی هەیە لەشی ساغە منەتی بە کەس نییە ڕۆچووە لە گوناها خوای گەورە ئەم بەندەی خۆش دەوێت تووشی نەخۆشیەکی دەکا وەڵای من زۆر کەسی جەنابت بینیوتە من بینیوە تۆ بینیوتە هەمومان ئاگامانێ بۆ بیستومانە خوێندومانەتەوە خەڵکێک هەبووە لە ئەو پەڕی بێ شەرعیدا ژیاوە تووشی نەخۆشیەکی سەخت بووە سبحان الله تەوبەی ڕاستەقینەی کردووە گەڕاوەتەوە بۆ لای خوا شیفای داوە کەواتە جۆرێک لە شیفا بریتێ لە تەوبە و ئیستیغفار و گەڕانەوە بۆ لای خوا بە ئاگاهاتنەوە حیف نییە و پارە جوانە لە بێ شەرعیدا بەکاربێنی حیف نییە لە بێ ڕەوشتیدا دوو لە ڕووی جەنابتان بەکاربێنی سیحەتی باش کە گەڕاوەتەوە بۆ لای خوا خوای گەورەش شیفاکەی ناردووە الشفا بالرضا راضی بوون همت بەرزی شیفات بۆ دەنێرێ الشفا بلا شەی جاری وا هەیە شیفاکە نە بە دوعا دێ نە بە سەدەقە دێ نە بە دەرزی و دەرمان دێ نە بە تەوبە و ئیستیغفار دێ
یەک شیفا ماوە شیفایەکە کە خوا خۆی دەینێرێ بەس دەی پێت دادێتەوە بۆ دەنێرێ. بەڕێزان گوێ لەم بەسەرهاتە واقعیە بگرن. بەسەرهاتەکە زانای بەناوبانگی ئیسلام مفەسیری قورئان دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی بۆمان دەژێڕێتەوە. ئەمەی کە ئێستا بۆتان باز دەکەم لە تەفسیری نابلوسی نووسینی زانای پایەبەرزی ئیسلام دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی مجلدی حوت بەرجی حوتی تەفسیرەکەی لاپەڕەی 136 لێ تەماشاکەن. ئەمە بەسەرهاتەکەیە دەقی عەرەبیەکەی ئاوایە. دكتور نابلسي لفرمي والله أعرف شخصا أصابه مرض عضال ورم خبيث من الدرجة الخامسة سوێن دەخوا دەفەرمێ سوێن بەخوا کەسێک دەناسم تووشی وەرەمێکی زۆر پیس بوو سەرەتان بوو لە دەرەجەی پێنجە لە دەرەجەی پێنجدا ئەوەندە سەرەتانەکەی خەست بوو. وأخذت عينات من جسمه إلى إنجلترا بەشێک لە جەستەیان وەرگرت لە وەرەمەکان ڕەوانەی وڵاتی ئینگلتەرا بەریتانیا کرد. فقال الأطباء لا فائدة إلا بعملية جراحية تجري في بلد بعيد جدا ونجاح العملية ب130. ئەنجامیش پشکنینەکەوتیان ئەمە سەرەتانێکی زۆر خەستە ئەبێن نەشتەرگەرێکی زۆر بەهێزی بۆ بکرێت. لە سووریا ناکرێت. ئەو پیاوە لە سووریا بۆ دکتۆریش بۆ خۆی لەوێ بووە ئەبێ بچێتە بەریتانیا. نسبەتی نەجاحەتەکەی ڕێژەی سەرکەوتنی عەمەلیاتەکە لە 130 لە 170 نەجاحەت ناهێنێ لە 130 ئومێد هەیە ئەم نەخۆشە ڕزگاری ببێ. وكلفتها بقدر ثمن بيته تماما. ئەو پیاوە لە ماڵی دنیادا یەک خانووی هەبوو. دکتۆرەکان بۆیان نووسی بوو ئەو بڕە پارەیە ئەوەندەیە کە حسابیان کردەبوو کابرا ڕێک دەستی مناڵەکانی بگریە و بڕۆتە دەرەوە هەموو پارەی خانووەکەی بدا لە عەمەلیاتەکەی. وهو موظف بسيط جدا. کابرایەک بوو مۆزەفێکی ئاسایی فەقیرە هەرەوە بوو دەژیا بە موچەیەکی کەم مۆزەفی دایرەیەک بوو. وعنده أولاد صغار کۆمەڵێک منداڵی سەر و پێچکەی زۆریشی هەبوو مناڵ لەسەر مناڵ بووی. وأنا أعرفه كما أعرف نفسي. دكتور نابلسي دەفەرمێت چۆن خۆم دەناسم ئاوا ئەو پیاوەم دەناسی ئەوەندە تێکەڵ بووم لەگەڵی. وأعرف أطباءه جميعا. هەموو ئەو دکتۆرانی لە سووریا لە شامە ئەم پیاوە چوو بۆ لایەن هەموو دکتۆرەکانیشم دەناسی. وقد عشت مشكلته بحكم من إمام مزگەوت و مامۆستای زانکۆ بووم و دراوسێن بوو ئەوەندە لەگەڵی تێکەڵ بووم تەواوی معاناتی ئەو پیاوە ئاگادێ بوو. خەستی نەخۆشیەکەی نەبوونی پارە منداڵی زۆر ڕێژەی نەجاحەتی عەمەلیاتەکە بەو کەمیە. والله زرته وبكيت عنده حينما رأيت أولاده الصغار. سوێن بەخوا چووم لە ماڵەکە کە سەردانم کردووە هۆن فرمێسک بە چاومە هاتۆتە خوارەوە کە ئەو ئازارە بەهێزەی ئەو منداڵە سەر و پێچکانم دەبینی کە بەسەر باوکیانە دەگریان. ئەو خێزانەی ئەو مناڵە بچووکە زۆرانەی کە لەو ماڵەدا بوون و بەو فەقیریە خۆم بۆ نەگیراوە لە جیاتی دڵی بدەمەوە من دەستم کردووە بە گریان بۆی. بڕیاری داوتی مناڵەکانم سەرگەردان ناکەم. خانووەکە نافرۆشە. خانووەکەم فرۆشت و دام بە عەمەلیات و لە 130 نەجاحەتەکەەوە نەیهێنا. منداڵەکان ئەو کاتە لە دوای مردنی خۆم چی بکەن؟ ڕوو لە خوا دەکەم. دەفەرمێت بعد 7 أشهر 7 مانگ دوای ئەوە تراجع المرض تلقائيا. نەخۆشیەکە و وەرەمەکە بەبێ ئەوەی کەس بزانێت چۆن کۆتایی پێهات بۆ خۆی کۆتایی پێهات. نەخۆشەکە چاک بۆ وەرەمەکە توایەوە. والقصة حدثت منذ سنوات كم تفسيري نووسی و بەدەرزوتوێتیەوە فەرمووی ئەمە چەند ساڵێکە ئەمە ڕوویداوە. والرجل الآن حي يرزق وفي أتم صحته. والله ئێستا ئەو پیاوە زیندووە و نان و ئاو دەخوا و لە تەواوی تەندروستی باشدایە. ئەو پەڕی سیحەتی باشە و هیچ نەخۆشێک لە لەشیدا نەماوە. سبحان الله. دوای 7 مانگ شیفای ئەڵڵا هاتە جێ. نە خانووی فرۆشت نە منداڵی هەتیوکەوت نە چۆ بەریتانیا نە هیچی کرد. جا دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ ئەمە لە ناو دکتۆرەکاندا پێی دەڵێن الشفاء الذاتی. چارەسەرەکە لە ناو جەستەی خۆتدا دروست دەبێت. خوای گەورە جیهازی مەناعی لەشت دەخاتە کار عەمەلیاتێکت بۆ دەکرێت بەبێەوەی کەس بۆ خۆی ئاگای لێبێت. ئەمە شیفایەکی ئەڵڵایە بیلا شەی
هیچ علمێک تەوەقوعی ئەمە ناکە بۆیە ئەی نەخۆش بە حەیەتی مەویز مەبە قەت مەویز مەبە لە عیلاج لە دەرزی و دەرمان کە هیچن نەما شیفای ئەڵڵا هەر ماوە ئەو قاپی هەردا نەخراوە بە ئومێدەوە بژی بەویستی خوای گەورە ئاوا خوای گەورە شیفاش بۆ تۆ دێنێ هەندێک جار کەسێک بۆ چارەسەری نەخۆشیەکەی زۆر وڵات دەچێت چارەسەری نابێ کەچی سبحان الله خوای شافی لە پەنا ماڵی خۆیان شیفاکە دەنێرێ دکتۆر فایا گوڵپی هەیە ئەممان دەیناسین سەر و حیزبیش بووە دکتۆر فایا گوڵپی لە کتێبەکەی خۆیدا کە لێرەوە سەیری ژیانی خۆم دەکەم بەرگی 1 لاپەڕی 139 ئەم مەسەلاتە دەژێڕێتەوە دکتۆر فایا گوڵپی دەڵێ ساڵی هەشتاکان کە بوومە پێشمەرگە و چوومە دەرەوە لە گوندێکە پێشمەرگەیەکم بینی لە شەڕە فیشەکێک بەر ئێسقانی پشتی کەوت و فیشەکەکە لەسەر عەمودی فەقەری وەستا بوو بۆ چارەسەر بربوویانە تاران دکتۆرە هەرە بەناوبانگەکانی جەڕاحی فەقەرات بینی بوویان وتویان برا هەر دەستی لێمەدا دەست لەدان لەم گولەیە یەکسەر ئیفلیجت دەکا دەست بەجێ قاچل لە کار دەکەوێت ئەبێ حتا مردن لەسەر عەرەبانەبی کابرای پێشمەرگە هەموو ژیانی تاڵ بوو پیان وتبوو لەوە چێت لە چاڵێکە باز بدەی ئەو گولەیە یەک تۆز بترازێ و دەچێتە ناو فەقەراتەوە تازە کار لە کار دەترازێ ئەڵێ من کە سیرم کرد تەماشا دەکەم گولەکە ڕێک دەژێ پێشتەوە لەسەر نوخاعی شەوکی وەستاوە زۆریش دەترسێ و هەموو ژیانی لێ تاڵ بووە ڕاپۆرتەکانی ناردۆ بۆ وڵاتان و هیچ چارەسەری نییە دەڵێ ڕۆژێ پێم وتم بۆ نایە بەدەستما بکەوی من دکتۆرێکی سەرەتا تازە جامیعەم تەواو کردووە هەموو ئەدەواتێک کە پێمە مەقەستێک و دەزویەکی بریندورینەوە و یەک دوو مەڵحەم و هیچی کەم پێ نییە نەهۆڵی نەشتەرگەریم هەیە نە بە حەیاتی عەمەلیاتم کردووە تازە خوێندکارێکم لە جامیعە دەرچووم و بوومە پێشمەرگەی شۆڕش وەڵا دەڵێ کابرا وتی وەڵای دکتۆر چیم لێ دەکەی وتم با بۆ سیرکەم دەڵێ کە سیرم کە کوڕەکەم بەخوا زەحمەت ئەوەندە سەخت بێت خۆ من لە ساڵەی عەمەلیاتام ئەو چۆتە تاران ئەو دکتۆرە بەناوبانگانەی بینیوە لە پێشکەوتووترین خەستەخانەکانە نەیانتوانی دەستکاری بکەن من لە ژوورێکە هەر ئەوەیە دڵی گەوڕ نییە لە خانەی گڵا هەمووی میکرۆبە وەڵا ناوی خۆم لێ هێنا و بە مادەی زایلۆکاین لۆکەم هێنا و چوار دەوری شوێنەکەم چەور کرد و زایلۆکاینم لێدا بەنجی دەکات سڕم کرد وەکو چۆن دانسەڕ دەکرێت سڕم کرد و مەقەستم تێ کرد و وەڵا هەر ئەوام کرد فیشەکەکەم دەرێنا فیشەکەم دەرێنا و خێرا شوێنەکەم دووریەوە هەمووی چەند چرکەیەک نەک دەقا چەند چرکەیەکی نەبرد و پێشمەرگەکە هەستایە و عیبی نەما وەڵا نە ئیفلیس بوو نە هیچ بوو نەشتەرگەریەکەم دەنگی دایە وتیان دکتۆرێک پەیدا بوو لە تارانیش دکتۆری وان نییە خوای گەورە کە شیفای نەر بەڕێزان ئاسانە ئەوەی تۆ زۆر جا بۆی دەگەڕێی لە زۆر شوێنی دوور و دکتۆری زۆر ئیخسایی لە خەستەخانەی پێشکەوتوودا پێی ناکرێ خوای گەورە بۆت دێنێ لەبەر دەگای ماڵی خۆتا بۆت دەکا بۆیە لە دوعاکان لە هیمەتبەرزی مەکەوە ئەوە هەموو شیفای پەروەردگارە ئینسان کە نەخۆشی دەبێ یان خۆی نەخۆش دەبێ هیمەتی بەرز بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەچوو بۆ لای نەخۆش دەفەرمون سەحابەکان ابن عباس دەفەرمێ كان النبي صلى الله عليه وسلم إذا دخل على مريض يعوده كذا شو سرداني نخوشك قال لا بأس طهور إن شاء الله لا بأس طهور إن شاء الله أبا آساني دي من بزنجير باسي من باسي چيا باسي آسان تر شتكان آسان پیغمبری خاص آسان ديني آساني بخلق دقان دي فهم كرة ده هيج نبرام حستا بإذن إخوة قولا أو حر أم تشان روجا بويا كوتي إخوة توزل لقناها باكت كاتوا أجري قيامة البداية حستا هيجني إن شاء الله بيستي إخوة طهور باكروي بس إخوة دي توزل باكت كاتوا أجري قيامة الزياد كا لا بأس كرة هيجنية إما جوابين كشوي لا دكتور يقول والله هيجنية أو إخوة دي توزل بعداش داتي ولا قناها وكفار ها كل دواري زور زي لقنا كفارتي قناحة كفارتي إن شاء الله حركت حديث كان ورقتبو فأخوة أم كردي إما ما شاء الله شغلنا مسلمتي حالي بوا دام كر إن شاء الله كفارته هيزنية حرك دقي حديثك يا لا بأس طهور إن شاء الله پیغمبر صلی الله علیه و سلم أو أبو حمونه خوشكوي بكاردنا والله شو لك أبراك عربي دشتكي بمعشق وشك كلا رق فمو طهور لا بأس لا بأس طهور إن شاء الله مور بوانوتي طهور باكروي جناحة أجري قيامتها والله وانية بل هي حمى تفور أو تثور على شيخ كبير أما التاولرز يكون نخوشيك هاتو تصر كولي أمبيا وبيرة تا نمكو جواز من هنا يعني نقول إن شاء الله
يقول قصيت يا بيغمبر صلى الله عليه وسلم تزيره القبور حتى دم خاد قبره ولا قوض من نابته بيغمبر صلى الله عليه وسلم فرموي فنعم إذن ديكاك أجبخت خوش باوا بيا أجا حد نقولي لك من دوام يزني تقولي إن والله تانم كجلا قوم نابته باق سيتوا بيا بيغمبر صلى الله عليه وسلم لسلينا الروح أيوة هي تقولي يزني تقولي والله إلا دم كجلا ومضى خودنا خوش بوي صورتي قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بخوانا فوب كناو دستوا بس جستتي لعبين حتى شو دست دقيقات يعني شوني نخوشيك خاتو عايشة داكي ما عندنا صحيح بخاري جماري في المدة 4439 صحيح مسلم جماري في المدة 2192 حديثك أو هاتو لصحيحين دايك من خاتو عايشة فما بيغمبري صلى الله عليه وسلم كاتك نخوش دبو آزاري دبو صورتي قل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس وقل والله أحد دينا دايخوان دو دايكد فويدا كده ناو دستي ودستي بس الجستي خوي حمودا دينا وشوينك أوا بي دستي بيدا دينا فلما اشتكى وجعه الذي توفي فيه كاتك بيغمبري صلى الله عليه وسلم دردكي قرز بو نخوشكي زور تيني بو هنا لنخوشي سر مرق وفاتي بيروزيدا أو كاتب فمي صلى الله عليه وسلم بيغمبري صلى الله عليه وسلم أو اندبه يزبوبو نيتواني دعاك بسر خويا بخوانه تفهم من هاتم سورة قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد مخوان بسر بيغمبري صلى الله عليه وسلم فوم لجستيكر بلام وأمسح بيد النبي صلى الله عليه وسلم عنه بلام چونکە دەستی پێ ساسم دەستی من پیرۆسترە دەستی پێغەمبەرم هێنا و بەسەر دەستی خۆی داهێنا و دەستەکەیم گرت و بەسەر لەشی پێغەمبەر ساسم هێنام بەڵام پێغەمبەری خوا نەیەتوانی خۆی دوعاکەم بخوێنە من دەم خوێند و فوم بەسەرا دەکرد کاتێکە ژنەکەت نەخۆش بوو خۆت ئابەسەریا بخوێنە منداڵەکەت نەخۆش بوو ئابەسەریا بخوێنە کاکە دین ئاسانە بەخوا پێویستی بەم شێخ و بەم مەلا و بەم پیا و چاک و بەم فڵان کەسە نییە ئەمە نازانی بەخوا هەمومان لەبەرمانە سوپاس بەخوا هەموو جاڵەم دینێکی ئاسانمان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەها سوورەتی بەقەرە بخوێنێ یوسف بخوێنێ معوضتين سورة فلق وناس وإخلاص حمو لبرمان أو عندما بيستو عندما لبرمان كدوا بس الخوات أبيخوينا بس الخزان تبيخوينا بياونا خور روشنا كي بس رياب خوينا خاتو عائشة نفرمو إمام عمر ولا بيخوينا إمام أبو بكر إمام علي بو خوي خويني من دعوة نخور بس رياب خوينا دعوة الشفاء لأخواب إن شاء الله شفاء بوديه هل سكون لقل نخوش بيغمري صلى الله عليه وسلم لا تكرهوا مرضاكم على الطعام فإن الله تبارك وتعالى يطعمهم ويسقيهم لترمذي دا بجمال فرمودي 2040 هاتوا پیغمبري خاص الله فرمي اگر نخوشكتان هبول مالوا زوري لي مكان بلا الا دبنان او بخوي خوارني بوداني بلا حظر لتشي دول تشي دبا اگر دكتور لي منعنا كربه او دكتور لي منع كربه نابتوش بديته لي منعنا كربو بديته باذن خوي قول الشفاء بوده بلام زوري لي مكا بلا الا هذا بخوي فمووی نەخۆش میوانی خوایە واللهی ئەوەی نەخۆشە خوا بۆ خۆی نان و ئاوی دەداتێ خۆی وای یەک هەفتە هیچ ناخوا مانگێکی هیچی نەخوا بۆ بمردایە خوا خۆی نان و ئاو دەدا بە نەخۆش تۆ ئەوەندە نانەکەی بۆ بەرە دڵخوازی چی هەیە بە شەرتە دکتۆر مەنعی نەکردێ و زەرەری نەبێ پێشکەشی کە بەویستی خوا شیفای بۆ دێ بەڵام زۆری لێ مەکە بە ناڕەحەتی مەیکە دەمیەوە هانی نەخۆش بدە لەسەر وەرگرتنی چارەسەر ئەمان خراپ نییە وتي بخوا حبك ناخم هاني بدا بوي آسان كبدا إن شاء الله شفاء بودي دي خوي ني خوي حيفة كان نبي بيغمبري خاص أصلا دفمت تودا وعباد الله بندك يعني خو علاج ورقرن بو علاجك برزان زوري ليبكا بلان بونانو آوك الزورنا بو علاجك الزوري ليبكا هاني بدا أويش بقناعته وبابي خوا أو كسي كنا خوش لمالي آياتي بدياري ودادا نشتاب يعني برواتان بيوكو لمز قوتي أشونيش كأخوا أوندا أجلي بودا نسير هر کسی با دیار نخوشەوە بێ لە خەستەخانە لە ماڵەوە شەوگارێکی درێژ ماندووە بەڵام بۆی ئەو نەخۆشە دڵی خۆش بێ بەجێ ناهێڵێ ئەو کەسانەوەکو لە مزگەوت تا شەونێش بکەن ئەوەندە ئەجریان لای خوای گەورە هەیە هەر ماڵێک نەخۆشی تێدا بێ ناڕەحەت مە بە مەلایکەتی خوا سەردانی ئەو ماڵە دەکەن و دێن بۆ لای ئەو نەخۆشە ئەو ماڵە خوای گەورە بەرەکەتی بەسەرا دەڕێژێ نەخۆش بەڵا نییە نەخۆش تاقیکردنەوەی خوای سەبری لەسەر بگرە کاتێک کە دەچی بۆ لای نەخۆش سەردانی هەموو نەخۆشێک مەکە کەسێک پێشتر نەناسیوە هاتوچۆی ماڵت نەبووە دڵی پێت ناکرێتەوە ضرور نییە بەخوا ئەستەی وایە کە نەخۆشی دەبێ عەمەلیاتێکی دەبێ فەقیرە بەس بە خەڵکەوە فەوتاوە ئەبێ بە سێ چوار کەس بەس خزمەتی میوان بکەن و بێ و بڕوە کابرا بە حەیاتی ماڵی نەدیوە ئەوی ئێستا بۆ دەچی خێرە بەڵام دڵی پێت دەکرێتەوە ڕەفیقێکی نزیکتە خۆشەویستە حەز دەکات دوو قسە چای بە تۆ بکەوە شیفای بۆ دێ وەڵای بچی خێرێکی زۆر زۆر گەورەیە بەخوا خوا نانی بەهەشت بۆ ئامادە دەکات لە ماڵی ئەو نان مەخۆ لە ماڵی لە بەهەشتا خوانان بۆ ئامادە دەکات کە چووی دانیشتی کەم دانیشە دەنگ و باس مەکەوە ئەمریکا و ئێران شەڕیان دەبێ یان نا حکومەت پێک دەیان ناوە هەبە نەخۆشە
تۆ دادنیشی چی لە ئیخبارتا بیستوتە بووی بە چاودێری سیاسی تەحلیلاتی سیاسی لەگەڵ ڕێزم ناوە لێ نەخۆش ناکرێەوە خەریکە سەریە تەقێ هەیە لەگەڵ ڕێزمدا سۆندەی پێوەیە فەقیرە دایبی پێوەیە کە سوکاری پێویستە عیلاجی لە کاتی خۆی دادەنێ والله هەیە 4 سەعات دادەنیشە ئەو بۆ خۆی ساغ و سەلامەتە بێکار و بێئیشە معاشی بندیواری هەیە ڕۆژ تایوارە خواخواتی لەم مەجلیس بۆ مەجلیس والله حەق بابی کێ دەرەوە لەگەڵ ڕێزمدا ئەو نەخۆشە فەقیر والله من لە خەڵکی بیستۆتێتی لە کێوە چاوەڕێم فڵان کەس هەستێ بەڵکو دایبەکەی پێ بگۆڕین بەڵکو دەرمانەکەی بدەینێ بەڵکو سوۆندەی میزەکەی دەکەینەوە فەقیرە فڵان کەس هەر هەڵناستێ کەم دانیشە ئەگە زانیت هەژارە بە بێدەنگ لە زەرفێکە مەیکە بەهرا ئەمە بۆ خۆت سەرف کە بیکە ژێت قەڵەوێرەکەیەوە ژێت سەرینەکەیەوە بیدە بە خێزانی بەڕێزی لە دەرەوە بڵێت خوا ئەم هاوکارێ بچووکەش لەم برای خۆتان قبوڵکەن والله ئەوانی کە دەچن بۆ لای نەخۆش هەر یەکی 25,000 بدەن باوەڕکە نەخۆشەکە بەسێتی بەڵام هەمووی دەڕوا بەدەستی خاڵی دەڕوە ئەگە زانیت هەژارە بەبێ کۆمەک مەچۆ بەقەدەر توانای خۆت هاوکارێکی بە حرمەت و بەڕێزەوە پێشکەشکە نەچی بڵێ نەخۆشیەکەت سەختە من ئەمانە هەموو بەخۆم بە چاوی خۆم بینی و من لە تەمەنی مەلایەتیمدا کابرا دەچێ تۆ کەلیمە خوێندەواری نییە یان شڕە خوێندەواریەکەت هەیە نە کولێی تۆبت خوێندووە نە سەیدەلانیت خوێندووە نە هیچ لە زانستی پزیشکی دەنەزانی نە ئینگلیزی ئەزانی عیلاجەکانم بۆ بێنن سەیرێکیان بکەم یەک تورەکە عیلاج چەند دەڕژە سەیرێکیان دەکاو یان دەڵە باشن یان دەڵە خراپن ئەوە کێ ئیشی تۆیە برام تۆ دکتۆری جەڕاحی ئەوەی کە بۆی نووسیەوە پسپۆڕە دکتۆرای هەیە چەند ساڵە ئەزموونی هەیە ئەوەی کە داوێتی سەیدەلانیە دەرمانسازە چی ئیشی تۆیە وەڵا ئەوم لە کتێبە خوێندوتەوە وەڵا کەسێک چوو بە لای نەخۆشەکە زۆر لە حاڵەتی سەرەمەرگا بوو وتی وەڵی نەخۆشەکە هەر دەمرێ بەخوا منش بۆ خۆم سەرقاڵم وەختی دروێنە و خەلە و خەرمانی ئەم هاوینەیە بۆ خوای بۆ تەعزەکەی بۆ مناکرێت ئەلفاتحە بە فاتحەکەی خۆم بخوێنم دەست پێشکەری خۆی بۆ کەوتی دوای گلەیم نییە مەکەم بەخوا من وەختی خەلە و خەرمان و دروێنێ بۆ مناکرێت جارشکە بێمەوە بەل فاتحەی خۆم با بخوێنمەوە هەر دەمرێ دەی تۆ لای نەخۆش فاتحەی بۆ بخوێنی داماوە چەند هەر یەکجاری ئەمرێ ئەگەر نەژمرێ تۆ دەیمرێنی چووی بە لای نەخۆش لە قسە حاڵی بە ئەمجا وەڵامدەوە کۆتایی وتارەکەم بە لەتیفەیەکی خۆش دێنم مەولانای ڕۆمی لە مسنەویدا کە مامۆستا شێخ محەممەدی شڵماشی ڕەحمەتی خوای لێ بکەی ئێستا لە ژیاندا و لە فنلەندا دەژی کاتی هەشتاکان کتێبێکی نووسی و نامیکەیەک بوو ئاوێنە زۆر شتی بەس من مناڵ بووم کە دەمخوێندەوە لەزەتم زۆر لێوە دەگرت هەموو چیرۆکەکانی لە مەسنەوی مەولانای ڕۆمی وەرگرتوون لەوێدا مامۆستای شڵماشی لە کتێبی ئاوێنەدا کە لە مەسنەوی وەریگرتوون ئەم بەسەراتە دەجێڕێتەوە ئەڵێ کابرایەکە بوو گوێی گران بوو گوێی لە قسە هەر نەدەبوو بتشڕاندا لە 100 کەلیمە دوان حاڵی نەدەبووە پێویست مەگەسەی دەمی کردایە لەگەڵ دراوسێکەیە شەڕیان بوو 2-3 ساڵ بوو دەنگیان بەیەکەوە نەبوو 2-3 جەژن و هاتوچۆیەکیان نەکرد بوو دراوسێ نەخۆش کەوت کابرای گوێگران وتی دنیا ئەوەندە نایێت چێت لە نامرێ و با بەدڵعازی نەچێتەوە بەربارەکەی خۆ منش گوناهبار نەبم وەڵای دەچم بۆ لای لەدوای دەوتی باشە من هیچ حاڵی نابم کوڕکتی لێی دەپرسم بە عەقڵ وڵام دەدەمەوە وەڵا چوو بۆ لای و کابرا کە چاوی پێکەوت ئیوایە غەرەز لە زگە ڕقیکەی هەر لە دڵا مابوو دڵی پاک نەبەوە بەرامبەر بەچوونەکەی ئەو هەر کە چوو ڕقی لێی بوو پێی ناخۆش بوو کە ئەو گوێگرانە چوە بۆ لای چونکە 2-3 ساڵ پێشتر عاجزێکی گەورەیان بوو ناڕەحەتی و شەڕیان بوو چوو لێی پرسی و سەلامی کرد و لای سەریەوە دانیشت و وتی چ دکتۆرێک دێ بۆ لات کابرا وتی عیزرائیل دێ يعني لا رقانة وتي عزرائيل خو عزرائيل جوش شيء هالله ملك الموتى وتي عزرائيل ده أم وتي كل ناي دكتوري كير هنا ولا دلي خوي ده وتي بخوا دكتوري تشاكا بخوا حزنا خوشك لدست رزقاري نبوة شو بيت حل خوشك بس يدي وتي ده تخوا ولا السيدك استاش أو تهاتو عزيتم ده وتي تشدر ماني شي بونسي وتي زهري مار وتي يا أخوان نوشد بخوا درماني تشاكا وتي استاوز عطشانا وتي والله وادمرم وتي هزا اشكر بو اخوا اتر كابرا خو اخوي بو هستيو كسيدي كرانجي تيك دسيو هيز بو قسانه بو دعاء خوش حالني امش حالي بو كاو بيعوا جار بو جار رنگ رخصاي تيك دسيو راجيره نديكتي ومي دوار مو من درمو شاك دبي او انا كابرا زون راح بوتي او بيعوا بكركاني كتي حقوا تشينيكي ليدن ئێستاش بەم نەخۆشیە هاتووە عەزابی ڕۆحیم دەدا و دەرونیم دەدا داتر خێرەمەندی چۆکو جەنابتان عوزی بۆی ناوتی بابە وەڵڵا ئەو گوێی لە هیچ نییە بە عەقڵ پرسیار دادەنێ و بە عەقڵ وڵام دەداتەوە ئەینا تۆ بڵێ ئەوەندە بێویژدان بێ لە 100 جێگەی نەخۆشی و
کەسی فی و پەک کەوتەی بێ ئازارتدا بۆیە دەبێت لە کاتی سەردانی نەخۆشیشدا ئاگادار بین ببی بە مایە ڕەحمەت ببی بە مایە ئاسانکاری ببی بە مایە شیفا نەک فەقیرە دەردەکەی قورسترکەی یا ڕەبی خوای پەروەردگار لە نەخۆشی خراپمان پارێزی یا ڕەبی خوای شیفای نەخۆشیەکانمان بدەی یا ڕەبی خوای پەروەردگار تۆ هەر بۆ خۆت ئەشافی بە یەکێک لە جۆرەکانی شیفا کە خۆتدان ناوە خوا شیفای هەر نەخۆشێک بدەی کە داوای دوعای خێری لە دەستی جەنابتان و ئامینی بەڕێستان کردووە لە ئەهلی ئەم مزگەوتە یا ڕەبی خوای گەورە شیفای نەخۆشەکان بدەی یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری خوای پەروەردگار ڕەحم بە حاڵمان بکەی ئەوەی نەخۆشی جەستەیی هەیە شیفای بدەی ئەوەی نەخۆشی دەرونی و نەفسی هەیە خوای شیفای بدەی یا ڕەبی خوای ئەوەی دەستکوتە دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیتەوە ئەوەی خەمبارە دڵخۆشی کەی ئەم تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کەی یا ڕەبی خوای پەروەردگار بیکەی بە تۆشەبەری قیامەتمان و سەربەرزی دنیامان کەی سەرفرازی قیامەتمان کەی عاقبەتمان بەخێر بجێڕی وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر